ئەگەری خۆت بێ باوەڕکەن ئەمە ئەژڵێن بە 50 لێرە نیۆنی دامان بەزانەجێ کیلۆی بای 100,000 فەرمو. عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاه. هی شاخەیە، هی دار هەیە، هی سندوقی زەمیلە هەیە، هەر منتیقەش هەنگوین بە پێی تام و بۆنی دەگۆڕێ. لە هەنێ شوێن جۆرە گوڵێکێ لەسەر شاخانێ گوڵ هەیە لە گوێچەمەکان نییە، لە گوێچەمەکان هەنێ گوڵیکە هەیە لەسەرەوە نییە، ینی بە پێی شوێنەکان و پێی منتیقەکان تام و بۆنی هەنگوین دەگۆڕێ. ڕەنگی هەنگوین بە پێی منتیقە بە پێی فەسڵ دەگۆڕێ. لە فەسڵی بەهارە هەنگوینێکی کاڵی هەیە، گوڵەکان هەمە جۆرن، لە گوڵی سێفەڕە و خەرتەل و چەندەها گوڵیکە هەیە کە با بڵێن شیلە لێکۆکاتەوە. هەنگوینێکی جیاوازی، ینی ئەتوانم بڵێم هەنگوینێکی کاڵی هەیە، کاڵترە لە هەنگوینی هاوین. حکومەت نەوەڵا هیچ هاوکارێکی ئێمەی هەنگاوان ناکا بەڕاستی. بگرە توانم بڵێم لە زۆر لە نوقتەکانی لە بازگەکانیش کە هەنگە گوازینەوە کێشەمان بۆ دروست دەبێ. ئێمە هەوەیەکمان بۆ کراوە، ینی ئێمە هەنگاوانین بەڕاستی. بە پێ و بەڵگەیەش ناتوانین هەنگەکان گوازینەوە بێ بچین کتابی ڕەسمیکەین و ینی بربەسمان بۆ دروست دەبێ، بەڵێ ناڕەحەت دەبین بەڕاستی لە بازگەکانیش. هەنگوینەکەی ئەو کام جۆرەیە؟ هەستێکدان لە هەنگوینی سروشتی و هەنگوینی خۆماڵی سکرابە. هەنگوینی گەڵاڵە الحەمدە هی گەڵاڵە عام پلەی یەکەمی بەدەستێنا، ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناوچەی کوێستانیە، مەنتیقەکەمان کوێستانیە و لەگەڵیشیە ڕادەی شێو و با بڵێن فەحسەکان کە گەڕاونەتەوە لە دەرەوەی وڵات، چکە لە ناو خۆ فەحز نییە. الحەمدلە لە هەنگوینەکانی تر باشتر بووە، هیچ پشگیریەکمان نییە. بەسیترین شت ئەوە پێشەنگای ئەوەیە تۆ بێ مەبلەغێک پارە بێت هەتا بەشداریکەی بێجگەلەوەش هیچ دەرمانێک هیچ کاتێکی دەرمان دیاریکراو نییە. بۆ نمونە دەرمانە قڕکەرەکان بەکارێنن باخەوان یان ئەوانەی کە لە دەشتا هەنگەکانیان داناوانەوان لە کوێستان دایانناوە دەرمانیش بەکاربێنن، هیچ ئاگادارکردنەوەیەک نیوە. لەگەڵیشیە ئێمە چەندین نەخۆشی هەنگمانەیە، تایبەتی و گرنگترینیان ڤاروایە. ڤاروە با بڵێن کە باڵەقرتەی پێوترێت لە ناو هەنگەوانە بەعام، هیچ دەرمانێک نییە هەتاکو ئێستا کە حکوومەت دابەشی کاتووە و پشگیریەک و کەمتر بکرێت لە سەرمایەمە لە بازاڕ خۆمانێکڕین بە سیارێکی زۆر زۆر. باران زۆر ببارێ، گژوجیا زۆر بێت، ڕووەکەکان زۆر گەشە بکەن، ئەو هەنگوینی زۆر باشتر دەبێت. بەڵام ئەم ساڵ تقریبەن لە 400 بۆ 500 تەن هەنگوین لە سنووری پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە بەرهەم هاتووە. بە دڵنیاییەوە سوودی زۆرە. یەکەم کۆنتاکتێکی باش دەبێت لە بینی کڕیار و خەڵک و هەنگاوانەکاندا، کۆنتاکتێکی باشمان بۆ دروست دەبێ. ئەمە یەک دوو مشتری کە دێ یا کڕیارەکە کە دێ هەنگاوانەکە دەناسێ، هەنگاوان زۆر بەکەمی تەزویر دەکات، هەنگاوانەکە دەناسێت و کە مەسەلەن بەرهەمی خراپی پێشکەش کرد یا فرۆشتی جارێک لێ ناکرێتەوە. لەبەرەوە حەزەرەکەن لە سایانەوە پێنجی ئەم بەشداربووانە هەنجوونێکی زۆر باشن و لە هەنجوونە باشەکانی کوردستانە. پێویستە حکوومەت بەڕاستی زۆر بەجددی ئاماری هەنگکە، سەرژمێری هەنگکە، ڕێنمایی بۆ هەنگکە، مەرزەکان و حدودەکان داخە، هەنجوونی خراپ نەیە، بەستەبەندیمان بۆ بکە، تاقیگەی مختبەرمان بۆ دانێ. کۆمەڵی ئەمانە کۆمەڵی هۆکارن بەڕاستی حکوومەتە تا سانگاوی بۆ نێناوە. گلوکۆز ڕێژەکەی بەرزترە هەنجوینەکە ئەمەیە.